دکتۆر یاسین ئەو پرسیارەی هەبوو پرسیارێکی زۆر منطقیە هەندێک لەوانەی دەستگیر کراوە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقن هەستان کردبوو کە وەکو دەڵێ ئێوە لە نێو ئەم حەقلەدان ئەم خەڵکانەشی تایە ئەو شوێنی کە ئێوە کاری تێدا دەکەن سڵاو لە هەموو بیرانی کورسات سڵاو لە جناب کاک فڵانکۆ ڕێز و خۆشەویستم بۆ میوانە بەرزەکەت هەیە پرسیارەکەی زۆر جوانە ئەو هەستی ئێمە پێمان کردبوو خۆت دەزانی هەندێک لەو بەڕێزانێکەوە کە ناویان هێنراوە و دەستگیر کراون بۆ نمونە یەکیان ڕئیسی لیژنەی دەستەی دەستپاکیە لە ناو پەرلەمان بودانێکی شان جێگرێتی بەداخەوە ئەوایە هەر لەو ساتۆ بمانزانانی ئەمانە خۆیان تێوەبلاون لەو گەندەڵیە چونکە هەڵپەی ئەویان هەبوو کە لە سەرەتای دەستپێکردنی دەست بەکاربوونی پەرلەمانی عێراق و ئێمە وەکو ئەندام پەرلەمان هەڵپەی ئەویانە کردکەوە بستنە ئەو دەستەیەوە ئەمەش ئامانجەکەی بوو ڕێز و حورمەتم بۆ ئەو برایەتر هەیەکەوە لەو دەستێن و تێوە نەبلاون لە بابەتی گەندەڵی و خەڵکانێکی توور زۆرش ئەو بابەتیان خۆستۆتەوە بۆ ینی بەرژەوەندی تاک ینی خۆی وەکو ئەندام پەرلەمان بۆی بتوانێت لە هەموو بابەتەکان پەردەپۆشی هەنێ گەندەڵی بکە لە ڕووی پرۆژە بێ لە ڕووی سیسمار باشە کاک مازن لەم وڵاتە هەیە قسەیەکێ لە نێو کوردەواریدا زۆر جارەوتر ئەڵەن کەسێک زۆر باسی شتێکی کرد ئەوە ڕەنگە خۆی شتێکی هەبێ لەو بابەتەدا ئەم قسەی تۆ ڕوا دەگەێنێمانە کە هەڵپەی ئەو پۆستەیان کردووە و لیژنانیان کردووە ڕەنگە بۆ پۆشکردنی گەندەڵەکانی خۆیان بوو بێ هەم بۆ پەردەپۆشی گەندەڵەکانی خۆیان هەم وەکو دەورەکانی ڕابردوو چۆن ئیسفادەیان کردبوو لەم بابەتە و لەم دەستەیە بتوانن ئیسفادەی زیاتر بکەن لە ڕووی مادیەوە خۆتەزانی یەکێک لەو بەڕێزانێکەوە هەر لە ماڵەکەیە چەندین ملیۆن دۆلار گیراوە ئەمە شایانی ئەو بابەتەیە ینی کە خۆی یەکێک بۆ لەو گەندەڵکارانە کە عەرەب مەسەلێکی هەیە هەم حامی هەم حەرامی هە ئەمە هەم خۆی پاراستی بودۆتە ئەستۆ هەم خۆشی گەندەڵی و بابەتە بۆ دزی و بابەتە بوو بۆیە بەداخەوە ینی وەکو ئەندام پەرلەمان ئەوایە هەر کەسێک بگلایە نابوایە ئەندامانی پەرلەمان لەم بابەتە تێوە بگرێن چونکە ئەوان خۆیان جیەتێکی ڕقابی و تەشریعین خۆیان ئەم وڵاتە لە ڕووی گەندەڵیەوە لە ڕووی دانانی یاساوە لە ڕووی چاودێریەوە ئەرکە لەسەر شانیان بەڵام بەداخەوە ئەم بابەتانیان لەسەر جێبەجێ و ئیسپات بووە ئەمەیان جێی داخە چونکە ئێستا لە هەموو عێراقا ینی بابەتی پەرلەمان بۆتە شتێکی عیبە کە ئەم خەڵکانە بە چەندین ملیۆن و ملیاری ئەم وڵاتیان بە هەدەرداوە و سامانی ئەم وڵاتیان بردووە کە هەم بوونەتە پەردەپۆشکردنی خەڵکی گەندەڵ هەم خۆشیان تێوەگراون لەو بابەتە باشە کاک مازن ئێوە لە پشووی ئاسایی خۆتاندان وەکو ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەنیاز نین دانیشتێکی وەکو دەڵێ ناوەخت کاتی ینی هەر شتێکی بەپەلا هەر شتێکی ناوبنەی دانیشتێکی لەو شێوازە بکەن لەبارەی ئەم پرۆسانەوە بێگومان ئێمە نزیک بوونێتەوە لە کۆتایی هێنانی ئەو کاتێکەوە پشووی تەشریعی پێڵێن من پێم وایە لە هەفتەی ئایندە ئەگەر شەمە بێ یەکشەم بێ دانیشتنی پەرلەمان دەست پێ ئەکاتەوە و کە دەستی پێکردەوە ئێمە وەکو ئەندامانی پەرلەمان تێبینی و سرنجمان لەسەر ئەم بابەتە زۆرە لەسەر ئەندام پەرلەمانەکانمان لەسەر هەنێ بابەت کە لە ماوەی ئەم یەک دوو ڕۆژەیە کە ڕوویاندا بەعام وەکو ئەندامانی پەرلەمان وەکو پەرلەمانی عێراق زۆر دڵخۆشین بەم پرۆسەیە و پشتگیری تەواوی ئەم پرۆسەین
ئەگەر هەر کەسێ بێ ئەگەر هەر لایەن و سیاسێک بێ ئەگەر هەر کار بەدەستێ بێ ئێمە پشگیری ئەم پرۆسە گەندەڵیاکین کەوا دژی گەندەڵەکان ئەنجام درراوە بۆیە پرۆسەکەش بەردەوامە بێ بۆی بزانی چونکە ئەم پرۆسەیە بە بەردەوامی بوونی نەجاحەتی ئەم حکومەتە نیشانەدا وەکو ئەو میوانە بەڕێزەت باسی کرد ئەگەر بێت و لە ڕابردوو هەم حکومەتەکانی ترش دەستیان بۆ ئەمە برد نەیانتوانی تەواویکەن چارەنووسی ئەم حکومەتی عەلی زەیدیش بە هەمان چارەنووسی حکومەتەکانی ڕابردوو بگرە خراپتر شەبێ بۆ چونکە لە حکومەتەکانی ڕابردوو وەزعی ئابووری وڵات و حکومەتی عێراقی زۆر باش بوو داهاتەکەی باش بوو احتیاتی عێراق باش بوو بەڵام ئێستا حکومەت ئەم بەڕێزیکەوە ئەم حکومەتی تەشی کردووە جەنابی عەلی زەیدی هاتوۆتە سەر خەزێنەیەکی بەتاڵ مانگانە ناتوانێ پارەی موچە دابین کە ئەگەر قەرز لەم لەولانەکە بۆ نمونە لە مانگی ڕابردووە دەستی برد بۆ ینی هەنێک بانقی مەقصد بۆ نمونە هین تەقاعودی هەنێ بابەتی تر ینی هەموو خەزێنەکانی وڵات بەتاڵ بوونە داوای لە هەندێک وڵاتی بەردەوامەکە بێگومان با ئەو قسێتەوە بکەم ئەگەر بێت و ئەم پرۆسەیە بەردەوام و تا سەرنەیبا ینی دڵنیاتانەکەمەوە ئەم حکومەتەی عەلی زەیدی تا 6 مانگی تر بڕناکە. باشە دەڵێن داوای لە هەندێک وڵاتی دیکەش کردەوەکوی ماراتوانە بۆ قەرز وتویانە ینی گومانیانە بۆ لەوەی کە عێراق قەرزی بنێ پارەی بنێ بەوەی ئەو هەموو گەندەڵێ زۆرەوە بۆیە ئەمە 2000 زەیدی ناچار کردوان پرۆسەیە دەست پێ بکە ئەو قسەیەت بۆ منجەی سەرنج بوو دەڵێ گەرم پرۆسەیە تا سەر نەڕوا و بەردەوامی نەبێ و ینی تۆکمەتر نەکرێ تا 6 مانگی دیکەم حکومەتە ناتوانێت بەردەوام بێ ئەمە لە ڕووی داراییەوە ناتوانێت بەردەوام بێ یاخود لە ڕووی پشتیوانی سیاسی نامێنێ یان چی بوو ئەوەی کەوتت دەستخۆش لە ڕووی زۆر هۆکارەوە یەکەمیان ڕووی ئابووری هەموو لایەکمانەزانین لە خراپترین کاتی وڵاتە قەت شێوەی وەک ئەمجارە نەبووە کە ئابووری ئەم وڵاتە لە ئاستێکی زۆر نزمایە ئەمە یەک دوو لە ڕووی خەڵکە و هاونشیمان وەدا خۆ پەیوەندێکەکەمان لەگەڵ کاکمازن بەڵێ جۆمان لێتە فەرموو بەڵێ هاونیشتمانن ئەم وڵاتە لە حکومەتی عێراقی قبوڵ ناکە ئەگەر مانگێک موچە نەبێ بۆی بزانن دەستنە سەر جادا و شەقام و حکومەتەکە ئەگۆڕن و هەموو حکومەتە پێ دروست نابێ کە نەتوانێت ئیداری ئەم وڵاتە بەرە هەم لە ڕووی سیاسیشەوە کاکە ڕانکۆ وەزعی سیاسی لە ئاستێکی خراپایە بۆی بزانی چەندێک وڵات باری ئابووری خراپ بێ پەیوەستە بە سیاسەتی ئەم وڵاتەوە وەزعی سیاسیش تێکەچێ بۆیە بە بەردەوامی و سەرکەوتنی ئەم پرۆسەیە ئەم حکومەتە بەردەوام بێ و بە ڕاوەستانی ئەم پرۆسەیەش ئەم حکومەتە کۆتایی پێدێ ناگاتە 6 مانگی تر لە پرسیارەکەی جەنابتنی لە ڕابردوو شتێکم بۆ ئەوە بووکەوای باسی بکەم بۆ بەرچاوڕوونی هەموو بەڵێ هاونیشتمانیان و جەنابشتان جەنابەت باسی ئەوە کرد ئەم وڵاتە بۆ تووشی ئەم قەیرانە بووە ئەم قەیرانی کەوە ئێمە باسیەکەین و خەڵک باسیەکە لە پایەی چی لە پایەی ئەوەی هەزاری وەک عەدنان جومەیلی لە وڵاتەیە هەیە بۆی بزانی کاک ڕانکۆ عەدنان جومەیلیەک تاکە شەخصێک بێ کە وەکیلی وەزارەتێ بێ توانی بێتی ئەو هەموو گەندەڵەی لە وڵاتە بکە بەبێ ئەوەی نە چاودێری دارایی نە دەستەی دەستپاکی لە ماوەی ئەم مندە ساڵەیە کە ئەم کابرایە کار بەدەست بوو ئەم عەدنان جومەیلیە نەیتوانیوە دۆسیەکی لەسەر زندوو بکەنەوە نەیتوانیوە کە ئایا ئەم پارەیە بۆ چۆ ڕۆشتووە بەچی دراوە یان بابەتی پرۆژە و ئستثمارکردنی ئەم وڵاتە لە هەموو وڵات سامانی ئەم وڵاتە بەهەدەر دراوە هەچی پرۆژە هەیە لەم وڵاتە کە دەستەی دەستپاکی دەستی بۆ بردووە خەڵکانێکی تر گەندەڵکاری تر
هاتوونە لە ڕێی گەندەڵیەوە ئەم ڕێگریان لە دەسەی دەستپاکی کردووە نان هێشت و ئەم دۆستانە بگەنە ئامانج و لێپرسینەوەیان لێ بکەن بە هەزاران دۆسێ بە هەزاران گەندەڵی لەم وڵاتە حتمما وڵاتێکی وەک عێراق ئەگەر بەحریش بێ ئەگەر داهاتوی خەزیێنەکەی لە بەحریشا بێ حتمما تەواو بێ. باشە کاک مازنەمە کارەکانیەوە ئاسانتر ناکەم پرۆسەیە وەکو پەرلەمانتاران توانن دەستکراوەتر بن لەوەی دەستبەرن بۆ کۆمەڵێک دۆسیە لە ڕابردوودا یعنی ئێمە دەمانزانی بەشێک لە پەرلەمانتاران دۆسییان ئامادە دەکرد و گوێیان لێ نەدەگیرا یعنی دۆسیەکانیان لەسەر ڕەفەکان دانرا بەڵام ئێستا زەیدی دوێنێوتی ئەگەرە دەستەیەکی پەیوەست بە لێپێچینەوە تەنانەت لەسەر وەزیرەکانیش مەلەفیە بێ زانیاریە بێ من ئامادەم لایەن بم ئەمە ئێوە دەستکراوەتر ناکاکەی تر وەکو دەڵێ سڵە هیچ نەکەنەوە سڵە کەس نەکەنەوە بە دوای مەلەف و ئەو پرسانەدا بچن. بێگومان کاک ڕانکۆ پرسیارەکە زۆر جوانە ئێمە زیاتر دەستکراوەترە بی و هەم جارێکی تر پێم وانە ئەندامێکی پەرلەمان یان کاربەدەستێکی دەوڵەت ئەگەر وەکیل بێ ئەگەر مدیرعام بێ بتوانێ بەو شێوەی ڕابردوو دەست بۆ بابەتی گەندەڵی بەرێ دەست بۆ پەردەپۆشکردنی گەندەڵکاران و دۆستەکان بەرێ ئێستا ئەتوانین ئێمە زیاتر بە دەنگێکی بەرزتر بە هێزێکی باشتر بتوانین بربەرچی و چاودێر بین لەسەر ئەم بابەتانە بەڵام چییە لێرە ئەبێ بە شێوە بە کاتێکە بێ لە وەکو پێشترش باسم کرد ئەم پرۆسەیە بەردەوامی هەبێ بگاتە ئامانج و نەتیجەیەک نابێت لەم حەدە بوەستێ وەکو ئەو میوانە بەڕێزە باسی کرد مەرحەلەیەکی باش ڕۆشتووە بتوانین هەم ئێمە هەم میلەت هەم هێز و لایەنە سیاسەکان پشگیری ئەم پرۆسەیە بکەن چونکە بەڕاستی بەس بەمە ئەتوانین ئەم وڵاتە هەم هەرێمی کوردستانش لە ئەم قەیرانە دارایی و نەهامەتیە ڕزگارکەین. باشە کاک مازنەوە پشتیوانیانی کە بۆ پرۆسەکە هەیە هەر لە مقتەدا سەدرەوە کە ڕابەرایەتی ڕۆتی سەدر و وەکو ئەکرێ بڵین بەشێکی چالاک لە شەقامی عراقی دەکا نوری مالکی وەکو دەوڵەتی قوڵ فایق زێدان وەکو ینی دەوڵەتی قوڵی عێراق ئەمانە کرێوان ناویان بێنین بەشێکی دیکرد لەوانەی کە دەستگیر کراون کوتلەکانیان ینی پشتیوانی پرۆسەکە دەکەن ئەمریکا وەکو دەزانین زۆر پشتیوانی علی زەیدیەوە لە 15 مانگدا دەیبینێت سەردانی ئەمریکا دەکا هەمومانە واناکە ینی ئایندەیەکی خێر چاوەڕێی عێراق بکە یان هەمیشە ئەمە عێراق ئاشێ وەکو ماروپەیژە لە یەکێک لە پلیکانەکان دایتر بێتەوە خوارەوە. نا بێگومان کاک ڕانکۆ بەم پرۆسەیە بە سەرکەوتنی عێراق بەرەو ئایندەیەکی زۆر گەشەڕوە بەرەو ئابوووریەکی باشترە ڕوە چونکە کاک ڕانکۆ بەڕاستی دووبارە یەکەمەوە وەزی عێراق لە بارێکی ئابووری زۆر 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 خراپایە تێگەی ینی هاونیشتمانانی ئەم وڵاتە درک بەم قەیرانە ئابووریە ناکەن ئیلا مەگەر ئەوەی لە ناو ئەنجومەنی نوێنەران بێ یان لە دەوڵەتا بێ لە وەزارەتی مالیە بێ هەست بە درکی ئەم ئابووریە خراپی ئەم وڵاتە بکەن هەر بۆ خۆت ینی ئەوە لە ماوەی ئەم یەک دوو هەفتەیە چەندین ملیار دیناری عێراقی و دۆلاری ئەمریکی و خانوبەرە و مڵک و ماڵی ئەو گەندەڵکارانە گەڕاونەتەوە بۆ داهاتی دەوڵەت ئەمە لە ماوەی لەم عملیەکەوە پێم وانە عملیەکە سەتایەکی جێبەجێ بکرابێ و ئەم عملیەش بۆی بزانی کاک ڕانکۆ عملیەکی زۆر نهێنی پارێزە و چەند شخصێک نبێ بە تەحدید ئەم عملیە نازانن چۆن بەڕێوە ئەچێ کەی جێبەجێ ئەکرێ بابەتەکان چۆن ئەکرێ چونکە ئەگەروان نەکرێ عملیەکە سەرکەوتوو نابێ هەموو ئەو خەڵکانی کەوا دەستیان لە گەندەڵەکەی هەیە دەربازیانە بێ لە دەستگیرکردن بۆیە عملیەکە زۆر بەنهێنیە زۆر تۆکمەیە من زۆر گەشتبینشم بە سەرکەوتنی ئەم پرۆسەیە.
بەڕێز کاک مازن غەریب ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس دەکەم. سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. زۆر سپاس.